لەتیف هەڵمەت ناوێکی دیار لە نێو دنیای ئەدەبیاتی کوردی و خاوەنی دەیان کتێبی تایبەت و تایبەتریش بۆ بواری مناڵان بە خۆشحاڵیەوە لە دوای خەرمانەیەکی جوانی ئەو نووسەرە لە نێو کتێبخانەی کوردیا یەکەمین دیدار بە ناوی هونەرمەند واروان نووسەری دیار لەتیف هەڵمەتەوە بەڕێواچێت کە تایبەتە بێت بە ئەدەبی مناڵان. دیارە لە نێو دیدارەکەیە چەندین پانێڵ و هەروەها وتار پێشکەش کران گفتوگۆکەم لەسەر بیرۆکەی دیدارەکە و هەروەها تەواوی ئەو بابەتانی لە نێو دیدارەکەیە بەڕێوە چۆن لەگەڵ زۆر بەڕێز کاک شاخەوانسێک کە بەڕێزیان بەڕێوەبەری دامەزراوەی کەریمیان لەکەن. کاک شاخەوان سڵاوە لەبێ زۆر بەخێبێ. زۆر سپاس بۆ دەرفەتە. سپاس بۆ تۆ. دیارە مامۆستا لەتیف هەڵمەت ناوێکی دیار و درەوشاوە لە نێو ئەدەبیاتی کوردیا و بە تایبەتیش بۆ ئەدەبیاتی مناڵان کە نییە لە ئێمە شارەکانی ئەوی بۆ مناڵان نەخوێند بێتەوە دایکان و باوکان هەم پێی ئاشنان وە دەیان جیلیش لەگەڵ شارە جوانەکانی ئەوە گەورە بوون. چۆن بیرتان لەوە کردەوە کە دیدارێکی تایبەت بۆم کەسایەتی دیارەی نێو دنیای ئەدەبیاتی کوردی دروست بکەن؟ سپاس. لە ڕاستیە سەرەتا بیرۆکەکەوا بووە کە دیدارێک بۆ ئەدەبی مناڵان ساز بکەین. نێوازان لە ماوەی ڕابردووە لە شاری سلێمانی بە تایبەتی کۆمەڵێکی زۆر چالاکی لە بواری ڕۆشنبیری و ئەدەبیە بەڕێوە چۆن، بەڵام لەناو ئەم چالاکیانەیە ئەوەی کە غیابی مەسلەی گرنگیدان بۆ بە مناڵان وانە. بۆیە بیرۆکەکەەوە بوو کە ئێمە ئیشێک بۆ مناڵان بکەین، چکە وازان مناڵنەوەی دوا ڕۆژە و زۆر زۆر گرنگیان پێ بدرێ و یەکێکیش لەو هۆکارانەی کە توانرێ مناڵی لە ڕێگاوە باشتر پێ فێر بکرێت مەسەلەی ئەدەبیاتە، چونکە خۆتان نەزانن مناڵ کەمتر ئەوە وەرەگرێت و نەسیحەتی کە یا بە شێوازی جۆرا و جۆر تۆشتی فێرکەوە خۆیشت بخوێنێتەوە یا خۆیشت بەرشت کەوێت. لەبەرەوە ئەدەبیات هۆکارێکی زۆر باش و گرنگە بۆی تۆ لە ڕێگایەوە مناڵەکە فێرکەی. ئێمە بیرمانەوە کردو گرنگی بەم ژانرە گرنگی ناو ئەدەبیات بدەین، گرنگی بە ئەدەبی مناڵان و لە ناو ئەدەبی مناڵانی شابیرمان لەوە کردەوە کە قەڵەمێکی دیاری وەک مامۆستا لەتیف هەڵمەت ساڵانێکی زۆر خزمەتی لەو بوارەیە کردووە خەڵاتی بدرێت. هەڵبەتە ئیشەکە کاری دامەزراوەی کەریمی عەلەکە بە هاوکاری ئەنجومەنی مناڵانی سەر بە بەشی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی کارەکە کراوە بە پشتیوانی دارایی زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ. کارەکە پێگاتە بوو لە پێشکەشکردنی سیانزە توێژینەوە دەربارەی ئەدەبی مناڵان. هەڵبەتە لەناو ئەو توێژینەوانەیە هەندێک لە توێژینەوەکان تایبەت بوو بە ئەدەبیاتی مامۆستا لەتیف هەڵمەت و ئەو کارانەی کە کردوێتی، بەڵام جیالەوە ئێمە زیاد لە 9 بۆ 10 توێژینەوەمان تایبەت بوو بە ئەدەبیاتی مناڵان. خۆی ئەدەبیاتی مناڵان چییە؟ مەسەلەن ئەو هۆکارانە چین کەواکە مناڵ لە ڕێگەیەوە زیاتر ئاشنای کتێب و پەرتوک بێ و هەموو ژانرەکانی ناو ئەدەبە توێژینەوەیان لەسەر کرابووە لە شیعر و چیرۆک و ئۆپەرێت و شانۆ و وا کرابوو کە گرنگی بدرێ بەوەی کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی هەنگاوێک زیاتر لە دنیای ڕەنگاڵەی مناڵ نزیک بینەوە لە ڕێگایەوە ئەو ئەدەبەی کە نووسرێ بۆ مناڵ وا بکەین زیاتر پەیوەست بێ بە دنیای مناڵ خۆیەوە، چونکە لە ماوەی ڕابردووە هەندێک لێرە و لەوێ هەندێک کتێب چاپ کراوە بە ناوی ئەدەبیاتی مناڵەوە، بەڵام زمانەکەی زمانی مناڵ نییە، وشەکان بۆ مناڵ نابێت، دنیاکە و بیرکردنەوەکەی مناڵ نییە. بۆیە باشتر وایە تۆ شتێک بکەی کە تایبەت بێ بە دنیای مناڵ خۆی. بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە لەم دیدارەیە هەنگاوی یەکەم بنێن بۆ ئەوەی کە کارێ بکەین کە لە دنیای مناڵ نزیک بینەوە و لە ناو ئەو دنیاشە کەسێکی وەکو مامۆستا لەتیف هەڵمەت کە تەمەنی خۆی بە ئەدەبیات بەخشیوە و لە ناو ئەدەبیاتیشە مناڵانی لەبیر نەکردەوە گۆشەیەکی تایبەتی بۆ داناون خەڵات بکرێت و بە چای خۆی تا لە ژیانناوی بینێ کە هەم مناڵان هەم گەوران ڕێز لەو ئەدەبیات و ماندووبوونەیەگرێت. بێگومان دیدارێکی لەم شێوەیە چەندین پانێڵ لە خۆ ئەگرێت و چەندین گفتوگۆی کراوە لە خۆگرێت. ئەمانە چۆن بوون کاک شاخەوانەوە ئەو کەسایەتیانی کە لە نێو پانێڵەکەیە وتاریان هەبوو، گفتوگۆیان هەبوو، بیر و ڕاگۆڕینەوە هەبوو، ئەمانە لەسەر چ بنەمایەکدا دانرابوون؟ ئەلبەتە کارەکە سەرەتا بیرۆکەی خاتوو پەیامی ئیبراهیمە، ئەو کە لەگەڵ ئێمە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە هات هاوتوێی شەکەمان کرد، باسیەوەی کرد کە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان وردە خەریکە
بوارەکان جیابنەوە یعنی توێژەرەکان جیابنەوە و ئەدەبیاتی مناڵانیش کۆمەڵی خەڵکی تایبەت و نوخبە کاریتیاکەن ئەو پەیوەندی لەگەڵ توێژەرەکان کردبوو و بیرۆکەکەی بۆ باس کردبوون و توێژەرەکانیش هەموو ئەو کەسانن کە هەم مامۆستای زانکۆن هەم نووسری بواری مناڵانن ئەدی بنەم پسپۆڕەکان لە بواری مناڵانایە لەبەرەوە پەیوەندی پێوە کردبوون و باسی بیرۆکەکەی بۆ کردبوونەوەنیش خوشحاڵیان دەربڕی بوو بۆی کە کارێکی وا زۆر زۆر پێویستە بە تایبەتی لەم دۆخەیە بکرێکە خۆتان نەزان تەکنەلۆژیا کاریگەریکی زۆر گەورەی کردوتە سەر مناڵ و مناڵانی والێ کردو هەمووی لە ڕێگەی ئایپاد و موبایلوانەوە کاتەکانیان زۆر بەڵام چی بکەین ئێمە مناڵان جارێکی کە بگەڕینەوە بۆ ناو دنیاکەی خۆیان لە ڕێگەی کتێب و شعر و چیرۆک وەپەرێتەوە چکە بیرمان نەچێ ئەگەر ئێمە وا بکەین کە مناڵان لە سەرتاوە ئاشناکەین بە کتێب و گۆڤار لە ڕێگەی ئەو گۆڤارە مناڵانانی کە دەرەچنیا ئەو چیرۆک و ئۆپەرێت توشتانی بۆ دنیای مناڵە نووسرێت توانین لە داهاتوە کۆمەلگایەکی دۆستی کتێب دروستکەین نەک وەک ئێستاکە بەداخەوە خەڵک لە کتێب تۆراوە کەم کاک شاپۆن بێگومان بابەتێکی گرنگە تووروژان ئەویش ئێستا دایکان و باوکانیش زۆر گیرۆدێ و بابەتەن و ئەوزام چارەسەرەکەش لە تەواوی جیهانە زۆر بەدوایە ئەگەرن بەڵام هەتاوەکو ئێستا بزانام هیچ وڵاتێک نەگەیشتووەتە و چارەسەری کە کتێب کرێتە بری ئایپاد و مۆبایل و ئەو بەرنامە بابەتە خێرانی کە مناڵان ئێستا بە تەواوەتی مێشکیان پێوەی هیلاکە و هەر لە ماڵیشەوە لە سوچێکا دانیشتون و زەم هیچ بابەتێکتر نییە خوانی پێ مەشغوڵکەن تەنها ئەو یاری و بەرنامانە نەبێت کە لەنێو ئایپۆد یاخود مۆبایلێکایە دیدارێکی لەم شێوەیە توانی چی بکات بۆ ئەم بابەتە ئایا توانێت کە لانی کەم سەرەتای ڕێگایەک بدۆزێتەوە دەرچێکی بچووکیش بێت بۆ بابەتە بیدۆزێتەوە لە ڕاستیە ڕەنگە کاریم دیدارە نەبێ بە دوای ئەم پرسیارەیە زۆر بگەڕێ ئێمە دیدارەکە زیاتر لەسەر زمان و فۆرم و تێگەیشتن و وێنەی شعری و وێنەی چیرۆک بوو لە لای مناڵ بەڵام ئەمە کاری لە ڕاستیە بەڵام باسکردنیش لە ناو توێژینەوەکانە باسکردن هەبوو لەسەر ئەم بابەتە لەلایەنی دەرونی و لەلایەنی جیهانی مناڵەوە بەڵام ئەم کێشەیە پەیوەستە بە وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و ئەوان لە ڕێگەی سیستمی خوێندنەوە لە ڕێگەی قوتابخانەکانەوە لە ڕێگەی پرۆگرامەکانەوە و لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە کە ڕۆڵێکی گەورە بینن لەم بابەتە ئەتوان دەرەچێک بۆ ئەم بابەتە بدۆزنەوە چارەسەری ئەم بابەتە بدۆزنەوە وەزایدەن خێزانەکانی ئێمەژەوەی کە تۆ ئاماژۆ پێکرد دایک و باوکەکان بەداخۆ خۆیان گیرۆ دێ ئەوەن ئای لە ماڵەکانی ئێمەیان ڕەنگە هەموو شتێک بێکەم و کورتی بێەوەی کە کتێبخانەی تیانیەوەی کە دایک و باوکەکان کتێب ناخوێنەوە خۆیان ئێ مناڵیش کەسێکی لاساییکەرەوەیە سەیری دایک و باوچێکاکەەوە خەریکی مۆبایلەویش خەریکی ئایپادەکەی بێ بەڵامەکە دایک و باوچ خەریکی کتێبن بێگومانەویش خەریکی گۆڤارێکی مناڵانە بێ گۆڤارێکە خوێنێتەوە لەبەرەوە چارەسەرەکە لەوێەوە دەست پێیەکا کە ئێمە تازەواز لە گەورەکان بێنین بگەڕینەوە بۆ ناو مناڵان لە مناڵەوە دەست پێ بکەین لە 15 ساڵی داهاتوە ئێمە بەرهەمی ئەوە دۆزینەوە کاگەر مناڵ لە ئێستا وا لێ بکەین لە باتیەوەی کە ئایپادێکی بە $200 بۆ کڕین مانگانە 15,000 بۆ دانین بین بە 3 گۆڤار لە ژوورەکەی لە باتی ئەوەی بیلەوە بکەینەوە سیستەمەکەی و قەنەفەکەی و نازام چیەکەی و چیەکەی پاری چەندمان پێیا و چ مارکەیەکە بیلەوە بکەینەوە کتێبخانەیەکی بچووکی بۆ دانین و لە ڕێگەی ئەوەی کە شەوان سەیری ئایپاد دەکاتە ئاخەوێ هەوڵ بین فێریکەین چیرۆک بخوێنێتەوە لە 15 ساڵ بۆ 20 ساڵی داهاتووە کۆمەلگایەک دروستەکەین کە دۆستی کتێبە ئاشنای کتێبە بیرمان نەچێت لە دنیا ڕاستە تەکنەلۆژیا هاتووە ڕاستە مەسلەی مۆبایل و ئەنتەرنێت و تۆڕی کۆمەڵایەتی و هەمووانە کاریگەری گەورەی کردووە بەڵام هیچ کۆمەلگایەک لە دنیا لە کتێبدا نەبڕاوە چونکە دابڕان لە کتێب واتە دابڕان لە ژیان هەر کۆمەلگایەک لە کتێب دوورکەوێتەوە واتە لە ژیان دوورەکەوێتەوە بۆیە ئەبێ ئێمەش بیر لەوە بکەینەوە ئەگەر خەمی داهاتووە وڵاتەمانە لە ئێستاوە وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری کەناڵەکانی ڕاگەیاندن دەتوانن ڕۆڵی گەورەیان هەبێ لەوەی کە وا بکەین کە خەڵک لەگەڵ کتێب ئاشکەینەوە دیارێکێک لە بابەتە گرنگەکان ئەویش بەکارهێنانی وشەیە لە نێو ئەو بابەتە ئەدەبیانی کە پێشکەش بە مناڵانە کرێ و زۆر کاتێ ئێمە کتێبەکان بۆ نەخرێنە بازارەوە هەندێک کاتێ پێویستی بە دوادا چۆن بە فلتەرێک بابەتێکی لەم شێوە هەیە ئەمەش بابەتێک بوو لە نێو پانێڵ لە نێو دیدارەکە کە بتوانێت باسی لەسەر بکرێت واتە ئەو شانەی کە بۆ تێگەیشتن لە لای مناڵ ئاسانترن و کۆمەڵێک وشە بێت کە لە ڕووی پەروەردەی شۆ بتوانێت سوود بە مناڵەکان بگەێنێ بێگومانەمە بابەتێکی زۆر گرنگە لە ناو پانێڵەکەشا زۆر جەختی لێکرایەوە
ئەمە کاری لە ڕاستیە کاری سەرەکی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری بەشی مناڵانە کە وا بکەن فلتەرێک بۆ چاپکردنی ئەو گۆڤار و ئەو کتێبانی کە تایبەتە بە دنیای مناڵ دابنرێ و ڕێگە نەدرێ هیچ کتێبێک و یا هیچ گۆڤارێک بەبێ ئەو فلتەرە تێپەڕێت چونکە لە ڕاستیە بەکارهێنانی هەندێ زارا و هەندێ وشە بۆ مناڵ لە چەند ڕوویەکەوە کاریگەری هەیە یەکەم لە ڕووی شێواندنی زمانەوە چونکە زمان کۆڵەکەی تێگەیشتنی هەموو ئینسانێکە و زۆر زۆر گرنگە تۆ ئەگەر ینی من بەر شعری مناڵان کەوتم وشەی بیانی تیا بووە تۆ لەوێەوە ئەو مناڵە جارێ ئەو فێریەوەکەی کە وشەی بیانی فێر بێ لە باتی وشەی کوردیە ئێمە ناڵین با مناڵ فێری زمانی تر نەبێ ئەوە مەسلەیەکی ترە بەڵام بەکارهێنانی وشەی بیانی بە شێوەیەکین لە ناو شعر و چیرۆکی مناڵانە و بۆ خۆی کاریگەری خراپی هەیە و بەکارهێنانی هەندێ وشەکە ڕەنگە توندوتیژی لای مناڵ دروستکە و بەکارهێنانی هەندێ وشەکە ڕەنگە دوور بێ لە دنیای مناڵ لەبەرەوە ئەبێ ئێمە ئەمانە هەمووی کۆنتترۆل کرێ و بکرێ ئێستا دنیا بۆ بە گوندێکی بچووک سوود لە زمانی وڵاتان سوود لە ئەدەبیاتی وڵاتان سوود لە هەموو ئەو تەجروبە گەورانە وەرگیرێکە واکە ئێمە مناڵی تەندروست پەروەردەکەین ینی دووریان خینەوە لەوەی کەیتر لە منهەجی لە پرۆگرامی خوێندنەکەمانە فێریان بکەین چەکەڵگرن بابە برام چەکەڵگرن لە سەرەتاییەوە نەخێرە بێ ئێمە مناڵەکانمان بگەڕێنینەوە بۆ ئەوەی کە فێریان بکەین چۆن ژیان دۆست بن چۆن ئینسان دۆست بن چۆن ئاژەڵیان خۆش بێت چۆن ژینگەیان خۆش بێت چۆن لەسەر شەقامێگە ڕوال لە قیدارەکە نشکێنێتەوە گوڵێک لێ نەکاتەوە فێر بێ شتەکان فڕەنێتە سەر شەقامەکان فێر بێ ڕێز لە گەورە بگرێ هەموو ئەمانە بێگومان لە ڕێگەی چیرۆک و شعر و ئۆپەرێت و گەڕانەوە بۆ دنیای کتێب و گۆڤارەکانە بێت چکە هەموو گۆڤارێکی مناڵان هەموو چیرۆکێکی مناڵان ئەگەر سیرکەین هەموو ئفلام کارتۆنێکی مناڵان وانە و پەندی زۆر گەورەیە بۆ ئەوەی ئەو مناڵە فێر بێت چۆن هەمەڵ سوکەوت لەگەڵ خۆی لەگەڵ خێزانەکەی لەگەڵ چواردەور و لەگەڵ کۆمەلگاکەی بکە بە شێوازێکی تەندروست. کاکشەخان دیدارێکی لەم شێوەیە دەرفەت بوو بۆ ئەوەی کە چەندین گفتوگۆی کراوە بکرێت و چەندین باسوخواسی ئەدەبی و بەتایبەتیش لە نێویە ئەدەبی مناڵان بکرێت بەڵام بێگومان هەمیشە لە بابەتی لەم جۆرانە ئێمە چاوەڕێوەکەین کە دەرەنجامێکی باشی هەبێت بەڵام گرنگتر لەوە ئەوەیە ئەو دەرەنجامە چۆن بگەێنرێتە کەرتی پەروەردە و چۆن بگەێنرێتە دایکان و باوکان بەڕاستی چونکە بە ئەنجامگەاندنی دەیان دیدار و توێژینەوە و پانێڵ ئەگەر ئامانجێکی یاخود کۆتایەکی باشی نەبێت وە کار بە دەرەنجامەکەی نەکرێت ئەمەش خۆی لە خۆیان گرفتە دەرەنجامی ئەم دیدارە چۆن بووە ئێوە بە بڵێم چۆن ئەتوانن لە ئایندەیە دەرەنجامی پانێڵ و دیدارەکە بگەێنن بە هەم کەرتی پەروەردەوە هەم بە دایک و باوکانیش کەوت بابەتێکی زۆر گرنگە خۆی لە ڕاستیا من تۆزە لەو بابەتەیە ڕەشبینم چونکە ئێمە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە دەستگایەکی حکومی نین دەستگایەکی سەرەتا خێرخوازی و ئێستا ڕۆشنبیری و ئەدەبین و لە دەرەوەی ئەوە کارەکەمان کردووە و ماوەی هەفتەیەکی ژێمە بڵاوکراوەمان بۆ زۆرێک لە دەستگا حکومیەکان بۆ تەنانەت ڕێکخراوەکانی سەر بە مناڵان و کەرتی پەروەردە و بەڕێوەبەرایەتەکان و هەموو ئەوانە ناردووە بەداخەوە یەک کەس لەمانە ئامادە نەبوو لە ناو کۆڕباندەکەیە لە ناو بەڕێوەچوونی پانێڵەکانە نە لە وەزارەتی پەروەردە نە لە وەزارەتی ڕۆشنبیری نە لە ڕێکخراوەکانی مناڵانیش بۆیە کاری ئێمە لەمەیە ڕەنگە زۆر گرنگ نەبێ بە دوای دەرەنجامەکە چییە بێت ئێمە لە ناو دیدارەکە نزیک بە 250 تا 300 کەس ئامادە بووە گەر بتوانی بێتمان پرسیار لە لای یەک کەس لەوانەش کە دایک و باوکن بە وروژێنین بەسە بۆ ئەوەی کە دایک و باوکێکمان گۆڕی بێ و لە ناو دیدارەکەی چەند مناڵێکە بوون کە مامۆساڵەتی ڤەڵمە بەدەستی خۆی کتێبەکانی خۆی یانێ و ئەو مناڵانە لەو ڕۆژەیە ینی زۆر دڵخۆش بوون بۆی کە باز لە دنیایەوانەکرێ باز لە شعر و چیرۆکیوانەکرێ و لە قوتابخانە خوێندویانە چیرۆکەکانی لەتی ڤەڵمە دێسە بەدەستی خۆیان لە لەتی ڤەڵمە کتێبەرەگرن ئەمە بۆ ئێمە زۆر گرنگ بوو بەڵام ئەوەی کە دەرەنجامەکان لە دواییە چۆن بدرێتە پەروەردەوەوانە بەداخەوە وەزارەتی پەروەردە نەخەمی ئەوەیەتی نەبۆشی گرنگە وەزارەتی ڕۆشنبیریش بۆ خۆتان نەزانن ئەوەی ئەگەر بۆیان گرنگ بواە لەسەر ئاستی باڵا لەوێ ئامادەبوونە لیژنەیان دروست کردە پانێڵەکانیان وەرگرتایە لیژنەیان بۆ دروست کردایە بۆی لەگەڵ شوێنە معنیەکانی تراوە بکەن بەداخەوە نەک وەزارەتی ڕۆشنبیری و
با بڵێن وەزارەتی پەروەردە ئامادە نەبوون. بەس لە شاری سلێمانی بەناو پێت بڵم لەوانەیە ڕێکخراوی سەر بە مناڵانە بێت کە هیچێک لەم ڕێکخراوانە لەناو ئەو کۆڕبەندەی ئێمە ئامادە نەبوو. لەبەرەوە ئەمە خەمساردێکی زۆرەکە زۆرێک لە کۆمەلگای گرتوتەوە کە من بۆ خۆم جۆرێک لە ڕەشبینیم بەرامبەر ئەوە هەیە. بەڵام ئیشی ئێمە وەکو دامەزراوی کەریمی عەلەکە لە ماوەی ڕابردووە ئیشە ڕۆشنبیریەکانمان ئیشە هونەریەکانمان کە کردومانە زۆر لەسەر ئەوە نەوەستاوین کە دەرەنجامەکان چیە بێ. ئیشی ئێمە وروژاندنی پرسیارەکانەوە وردە لەگەڵەوە خەریکین و بڕوامان بە شێوازی گۆڕانکاری هێواشەیە لە کۆمەلگایە وردە ئەچینە ناوە تا بزانین بە چیەگەین. بەویام کە دایندا کاری زۆر باش و زۆر جوانتریش بکەن. کاک شاخەوان بوونی مامۆستادەتی هەڵمەت خۆی لە نێو دیدارەکەیە وەکو تۆ ئاماژەت پێکرد لە نزیکەوە پێدانی کتێب و نووسراوەکانی خۆی بە مناڵان و هەروەها تا چەند گرنگیشە با بڵێم هونەرمەندان نووسەران ئەدیبان تەخوایان لە ژیانە ماون پانێڵ دیدار تەنانەت ئەگەر مەراسیمێکی بچووکیش بێ بۆیان بکرێت لە ژیانە. ئەمە لە ڕاستیە پرسیارێکی زۆر جوان و زۆر گرنگە و یەکێکە لەو پرەنسیپانەی کە ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە زۆر کاری لەسەرەکەین و نەریتێکی زۆر جوانە کە هەتا ئەدیبان و نووسەران خۆیان لە ژیانانان ڕێزیان لێ بگیرێ. ئێمە لە ماوەی ڕابردووە بۆ چەند نووسەرێک لەم جۆرە دیداران و ڕێزلێنانمان کردووە و بانگمان کردوون و پێمان وتون سوپاس بۆ و تەمەنی کە لە ژیانی خۆتان بەخشیتان بۆ بوارە خەڵاتی ڕێزلێنانمان بۆ زۆر نووسەر کردووە. و جالەوە ئێمە پرۆژێکمانێ بە ناوی پرۆژەی پۆستەری ناودارانی کوردەوە کە لە ڕێگەی پۆستەرێکەوە بۆ یەکێ لە ئەدیب و نووسەرەکان دروستیەکەینەوە و پۆستەرە بێ بەرامبەر ئەگەیەنینە قوتابخانە و کافتریا و شوێنە گشتەکان و ئەم پۆستەرە ئێمە ئامانجمان لێ ڕاستیەکەی دوو ئامانجمان لێ هەیە. یەکەمیانەوەی کە ناوی ئەو کەسە بە زیندوێتی بمێنێتەوە کە بەشێکی زۆری ئەو پۆستەرانە کە 1 ملیۆن پۆستەرە بۆ 1000 کەسایەتی کورد بە زیندوی ڕاگررتنی ناوی شخصەکەیە. بۆ نمونە مامۆساڵەتی فەڵمەن لە ناو پرۆژەکەی پۆستەرێکی بۆ کراوە لە ڕێگەی ئەو پۆستەرەوە ئێمە ساڵی لەدایک بوون و بەشێک لە شعرەکانی و شوێنی لەدایک بوون و ئەوانەیمان نووسیوە و ئامانجی دووەمیشمانەوەی لە ڕاستیە ئەم پۆستەرانە چنە شوێنە گشتیەکان و قوتابخانەکان و کافتریاکان خەڵک کە بەریانەکەوێ بیان ناسێتەوە بە تایبەتی نەوەی نوێ. جا ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئێمە تا ئەمە بکەین بە نەری داهێنەرەکانی خۆمانە دیبەکانی خۆمان تەنانەت سیاسیەکانمان پیاوە ئاینیەکانمان پیاوە کۆمەڵایەتەکانمان ژنە بە تواناکانمان تا لە ژیانان ڕێزیان لێ بگرین چونکە لە دوای مردنی تر هیچ شتێک ئەوەندە گرنگ نییە تۆ بۆی بکەی بۆ نەوەکانی خۆشە بۆ خۆی خۆشەکە ببینە میلەتەکەی ڕێزی لێ ئەنێ ڕێز لەو تەمەنێنێکە ئەو بوارە تەرخانی کردووە. بۆیە وەک پرەنسی بێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە زۆر کار لەسەر ئەماکەین و بەڕێز دکتۆر تاها ڕەسوول کە خاوەنی دامەزراوەی کەریمی عەلەکەیە ئەو زۆر پشتیوان و دەستگیرۆی ئەوەکە کە ئێمە زۆر ڕێز لە داهێنەر و منەوەرەکانی خۆمان بگرین و ئێمەش کردومانە بە پرەنسیب لە ژێر ڕێنمایەکانیەوە زۆر کاری لەسەرەکەی. کاری داهاتووی دامەزراوەی کەریمی عەلەکە چی ئەبێت؟ بەردەوام کارمان هەیە. دامەزراوەی کەریمی عەلەکە دامەزراوەیەکە ئێستا یەکێکە لە ناوەندە زۆر ئەکتیڤ و چالاکەکان لە شاری سلێمانی و لە هەموو کوردستان و بەردەوام پرۆژەکانی پرۆژەی پۆستەری ناودارانی کورد بەردەوام لە ینی ئامادەکردن و چاپکردن و بڵاوکردنەوەیە و جیالەوە ئێمە پرۆژەیەکی ترمان هەیە بە ناوی پرۆژەی 100,000 کتێب بۆ قوتابخانەکان کە 100 کتێب و کتێبخانەیەکەکەینە دیاری بۆ قوتابخانەکان. بێگومان ئامانجیشمان لەوە ئەوەیە کە قوتابیانی ئێمە خوێنکارانی ئێمە زووتر دەستیان بەسەر چاوەکانی معریفە و زانیاری بگا وەوە هەوڵێکە بۆ بە کللتورکردنی خوێنەوە بە شێوەیەکی کردداری و جیالەوە ئێمە بەردەوام دیدارەکانمان هەیە. نامەوێت ناوی ئەو چالاکیانە بڵم کە لە بەرنامەمانایە بەڵام هەر لەم هەفتەیە ئێوە گوێبیستی چالاکێکی گەورەی تری دامەزراوەی کەریمی عەلەکە بن و چالاکیەکانمان لە ڕابردووە ئێوە پێ ئاشتان و کاری باشتان لەسەر کردو زۆر سپاسانەکەین وەکو دامەزراوەکەی خۆمان بەردەوام خەریکی ئەو کار و چالاکیانەین و ئەمانەوێت جم و جوڵێکی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان دروستکەین چونکە خۆتان نەزان بۆی ئەو دۆخە ئابووری و تەندروستی و سیاسیەوەی کە لەم هەرێمەیە دروست بۆ خەڵکی ئێمە ماندوو بێت تااقەتەی تر کاتیەوەیە کە ئەو ڕێک لە بوارە ڕۆشنبیریەکە بدەینەوە بۆی هەمومان کەمێک تۆزێ ئارام بینەوە. هیوای بەرزەوامی و کاری باش و جوانتر سپاس بۆ بەڕێز شاخەوانستێق بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە. سپاس بۆ بەڕێزیشتان زۆر سپاس. دووبارە سپاس بۆ